ئەمە تەنیا شتێک نییە بۆ شاری سلەیمانی بێت بەڵکو ئەمە شتێکە بۆ هەموو هەرێمی کوردستانە. لەو ماوەی نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەرێمی کوردستانی بەجێهێشت بوو. ناوەندی بڕیاری سیاسی و کۆبوونەوە سیاسیەکان و سەردانی دیبلۆماتکاران پارسەنگی بەلای زۆنی زەرد و پارتی دیموکراتی کوردستاندا کەوتبوو. بەڵام بەگەڕانەوەی نەوشیروان مستەفا بۆ سلێمانی تایتەرازووی زۆنی سەوز و نیری لەگەڵ زۆنی زەردا تا ڕادەیەک هاوسەنگ بووە. ئەو کاتەی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە دەرەوەی هەرێم بوو بە دەگمەن وەفدی دیبلۆماتکار و سیاسەکان سەردانی سلێمانیان دەکرد. ئەمە ژوای کردبوو کە ئەو شارە ساردیەک یان جمودێکی سیاسی پێوە دیار بوو، چونکە زۆرینەی ڕەهای سەردانە دیبلۆماتکارەکان بەرەوسەری ڕەش و بۆ لای بەرپرسانی پارتی دەڕۆیشت. لەگەڵ گەڕانەوەی نەوشیروان مستەفا بۆ سلێمانی ئەم بەستەڵەکە لە سلێمانی توایەوە و تەنها لە ماوەی 3 مانگ گەڕانەوەکەیدا دەیان وەفدی بیانی لە باڵیۆز و کۆنسڵ و ڕێکخراوە جیهانیەکان سەردانیان کردەوە و بیرروڕای سیاسیان لەگەڵ ئاڵوگۆڕ کردەوە. بەشێک لە لایەنگرانی یەکێتی و گۆڕان ئاماژە بۆش دەکەن کە یەکخستنەوە ڕای یەکێتی و گۆڕان و نزیککردنەوەی ئەم دوولایەنە لە یەکتری تا ئاستی یەکخستنی فراکسیۆنەکانیان لە پەرلەمانەکانی کوردستان و عێراق و ئەنجومەنی پارێزگاکان سەرباری ئەوەی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و گوزەرانی خەڵک نەکردووە. بەڵام جارێکی تر پارسەنگی ناوەندی بڕیاری سیاسی بۆ سلێمانی گەڕاندەوە لە سەرەتای مانگی ئایارەوە تا کۆتایی مانگی تەمموز، واتە تەنها لە ماوەی کەمتر لە 3 مانگدا زیاتر لە 20 وەفدی دیبلۆماتکاری بیانی لە باڵێز و کۆنسڵ و نوێنەری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و نوێنەری وڵاتان سەردانی نەوشیروان مستەفایان کردووە. لە نێو وەفدەکانیشدا باڵێزی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و ڕۆمانیا و کەنەدا و یابان و چینی تێدا بووە. هەروەها کۆنسڵی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و هۆڵەندا و ئیتالیا و هەنگاریا و تورکیا و ئەڵمانیا و چین بەجیا سەردانیان کردووە. بەڕای بەشێک لە هاوڵاتیانی هەرێم هۆکاری سەردانی ئەم وەفدە دیبلۆماتکارانە بۆ لای نەوشیروان مستەفا بۆ گرنگی ڕای ناوبراو دەگەڕێتەوە لە بڕیارە سیاسیەکانی هەرێمدا و جۆرێکە لە دامپێدانان کە بڕیاری هەرێمی کوردستان بەدەست یەک کەس و یەک لایەن نییە، ئەگەرچی هەرێمی کوردستان سەرۆکی خۆی و سەرۆکی حکوومەتی هەیە. ئەمەش ئاماژەیە بەوەی مامەڵەی دیبلۆماتکاری وڵاتان تا ئێستا لەگەڵ بڕیار بەدەستی ڕاستەقینەی ناوحیزبەکانە، بەتایبەت بارزانی و نەوشیروان مستەفا. ئەوەش دوای غیابی جەلال تاڵەبانی لە مەیدانەکەدا بەهۆی نەخۆشکەوتنی و پڕنەکردنەوەی پۆستەکەی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا. هەر بۆیە پێش گەڕانەوەی نەوشیروان مستەفا وەفدەکان تەنها لەسەری ڕەش سەردانی بارزانیان دەکرد، بەڵام ئێستا دێنە سلێمانی و سەردانی نەوشیروان مستەفاش دەکەن.